بە بەشداری لەگەڵ برادەرانی کەلار بۆ ئەوەی ئەو ڕێگایە کە بۆتە هۆی قوربانی نزیکەی 750 کەس و برینداربوونی با بڵێن نزیکەی 4500 کەس بەشدار بوون لەو هەڵمەتە کە فشار بخەینە سەر حکومەت ئەو ڕێگەمانە بۆ تەواوکان دوای ئەوەیش سەیرەکەین لە کەناڵەکان باس ئەوە ئەکرێت کە ئەم کوردستانە داهاتی سەدان میلیارد دۆلارە با نەڵێن زیاتر میلیارەها دۆلار ئەوە چێتە گیرفانی کێوە بۆ خەرج ناکرێت بۆ بەرژەوەندی هەموو خەڵک بۆ گەشتیەکان بۆ ببێتە بچێتە گیرفان چەند کەسێکە بۆ دروستکردنی تەلار بۆ کەسانێک نزیک لە حزبەکانەوە با خەڵکان با هەموو خەڵکی کوردستان هەمویان سوودمەند بن وەڵاوە لە پێرەکە بڕیارماندا کە ڕۆژی سێشەمە دەی بەیانی دەست بکەینە ڕێکردن لە خانەقین و بەڕێ بکەوین بۆ ناو کەلار لەگەڵ ئەوەی لەگەڵ برادرانی کەلارە پێکەوە گشتمانان لێکەوە دیارە ئەمڕۆ برادران و چالاکوانانی خەزای خانەقین بە مەبەستی پاڵپشتی و هاوانگی لەگەڵ چالاکوانانی کەلار و کۆی گەرمیان هاتوون بە ڕێپێوانێک لە خانەقینەوە هاتوون بۆ قەزای کەلار بە مەبەستی دەربڕنی پشتیوانی بۆ تەواوکردنی ڕێگای کەلار سلێمانی دیارە ڕێگاکان لە گەرمیان بە شێوەیەکی گشتی هەمووی خراپ بۆ چ ڕێگای کەلار سلێمانی چ ڕێگای کەلار خانەقین داواکاری و پشتیوانی چالاکوانانی خانەقین بۆ قەزای کەلار ئەوەیە کە ئەم ڕێگایە زۆرترین کەسی تیا بۆتە قوربانی و بۆتە هۆی ئەوەی کە زەرەر و زیانێکی زۆر بە ماڵ و هاوڵاتیانی سنووری گەرمیان بگەێنێت ئەم پشتیوانی هاودەنگی هاوڵاتیان لە چالاکوانان لە قەزای خانەقین بۆ ئەمە پشتیوانێکی گەورەیە و سپاسیانەکەی دیارە ئەمە خەمێکی گشتیە هەروەکو هەمومانی کۆ کردوێتەوە داوا لە حکوومەتەکەین بە زوودترین کات بێنە دەنگ داواکاری هاوڵاتیان و ئەم ڕێگا تەواو بکرێت.